باشە مامۆستا دەمێ بێمە سەر ئەو پرسیارە کە وابزانم لە ژیانتدا جارێک دەستگیر کراوی و لە کاتی دەستگیرکردنەکەدا دوو لە هاوڕێکانت شەهید دەبن. چەند جار دەستگیر کراینە بەڵام باسمان کرد یعنی ئەو ناوچەیە ئەو عێراقا و کوردستانە دانەنیشتووە بەبێ شەڕ بەبێ حرب بەبێ دەستگیرکردن بەبێ ئیعدام بەبێ تەهجیر بەبێ نازانم چی پەنابەری تا ئێستاش بەردەوامە یعنی تۆ ئەگەر بێ تا ئێستاش بەردەوامە بەڵام هەر جارێک بە شێوەیەک هەر جارێک بە سەبەبێک بڵێ ئێمە زۆر هین بووین یعنی چالاک بووین ئێمە لەو کاتی قوتابی بوون لە پەیمانگا هەڵەجوانەکان من لە 66 داخل بووم لە هەفتە دەرچووم ینی لە پەیمانگا زۆر چالاک بووین و معارض بووین بۆ حکوومەتی باس و بەتابەتی لە 68 کە هاتن حکوومەتی باس ئێمە معارض بووین بۆیان بیر و ڕامان و فکرمان نەدەگونجا لەگەلیانە بە تایبەتی شیوعیەکان و کورد یعنی پارتی یعنی تقریبەن یەک بوون لە ناو پەیمانگا هونەرجوانەکان ئەتوانم بڵێم لە تەنزیماتی قوتابیان یەک بووین یعنی بینی پارتی و بینی شیوعی اینجا بەداخەوە ئێمە دوو ڕوودا و ینی ڕووداوی سەخت یەکێک لەوە پێڵێن لە شارع کیفاح بوو گۆرەپانێکی زۆر گەورە هەیە پێڵێن ئەسباع ینی شێرەکان کەونەوە لە زمانی مەلیکەوە لەوێ کۆبوونەوەیەکی گەورەمان کرد پاش هاتنی باشیەکان ینی لە 68 بەس دیارە جەماعەتی سیاسیەکانیش ینی حەزبیەکان گەورەکانمان دەیانەوێ بزانن ئەم باسییانە چین چیان دەوێت تازە هاتوونەتە حکوم لەوێ گردبوونەوەیەکی گەورە کرا لە ساحەتی سیبا و دوایی هجووم کرا لە سەرمانە تەقە کرا لە سەرمانە ئەمنی سەددام و تازە هاتبوون هێشتا جارێ سیارەی مەدەنیان نەبوو سیارەی عسکەریان هێنابوو مدەڕای عسکەری هین ئەنضباطی عسکەری وەزارەی دیفاع هێنابوون ئەوان هجوومیان کردە سەرمان دوان لە هاوڕێکانم شەهید بوون من بریندار بووم و ینی ڕامان کرد نەگیران ینی بەناو کۆڵەنەکانی ناو بەغا ڕامان کرد نەگیران بەڵام جارێکتر لە ناو پەیمانگا هونەرە جوانەکان هجوومیان کردە سەرمان زیاتر بە سەختی ینی هجوومیان کرد بە دەمەنچە و بە ئەو کاتە وەزعیان باشتر بوو دوو مانگە سێ مانگە هاتوونەتە حکوم سیارەیان پێبوو سیارەی قاڵۆنچە فۆکسواگنیان هەبوو ئەمنەکان هجوومیان کردە سەرمان لەگەل ئەنزبات لەگەر شەرتا لەگەر پۆلیس گیراین و دیسان سێ چوار بریندارمان هەبوو وە گیران ماوەیەک و دوایی دەرکراین و دەرچوم دوایی لە پێم بە ساڵێک ینی خەسارم کرد ینی مەرحەلەی یەکەمیش بووم بەڵام ئێمە وەختەندێ هار بووین ینی چالاک بوون زۆر نەترساین مەرحەلەی زۆر ناڕەحەتی و ناخۆشی بوون ئەو کاتە یعنی من توانیم بە یەک ساڵ سەرپەرشتی هەموو تەنزیمەکان بکەم لە ناو پەیمانگا هونەرە جوانەکان و لەگەڵ ئەکادیمیەش بە یەک ساڵ یعنی زۆریان دەگوت ئەمە چییە مناڵە ئەو ڕۆژ هاتووە چۆن ئەبێتە بەرپرسمان دەیانگوت نا ئەمە تەجروبەی هەیە لە شاری خانەقینەوە لەگەل کرێکارانی بەغایشم کردووە ئەو دەسەلمێنێک کە بە تەمەەن نییە تو ئەزمونت هەبیتن زیرەکی و لێ هاتووی بە تەمەەن نییە بەڵێ بەڵێ اینجا ئەوە بوو سەبەبەکەی و دوای ئەوەی شەنجار بەڵێ باشە مامۆستا با بێمە سەر ئەو پرسیارە لە ژیانی خۆدا نزیکەی 500 کلیپت ئەنجام داوە بۆ نزیکەی 130 گۆرانی بێش زیاتریش دەمێ ئەو بپرسم دیارترینیان کامانە بوون ئەگەر بڵێم هەتا ئێستاژ ما بێتەوە
والله خوي زاني شلون بەڵێ. يعني اواني هاوتەمان اواني حتى كان جيلي حتى كان وهشتا كان زۆر بيان او شتانيان بينيوه يعني بەڵێ تا هشتا كان تا نەوەتەکانیش بینیانە لە تەلەڤیزیۆنی کەرکووک لێن تەنها تەلەڤیزیۆن کەرکووک بوو تەلەڤیزیۆنی کوردی یەکەم تەلەڤیزیۆنی کوردیە لە جیهان تەلەڤیزیۆنی کەرکووک 1967 دامەزرا من ئەو کلیپانە یعنی زۆربەی هونەرمەندانی ئەو سەردەما يعني وەکو علی مەردان طبعا مام طاهر تەوفیق ڕەسوول گەردی محمد عارف جزيري نسرين شيروان كريم كابان إبراهيم خياط يعني مجموعة يكزور أواني دبري خانقين علي مهدي ومحمود وندي وخليل وندي أواني دبري بادينانيش ئێستا شوازام کاتی بانگی نیۆڕۆیە چاوەڕێ دەکەین تاوەکو مەلایەکە لێ دەبێتەوە اینجا درێژەوە گفتوگۆکارمان دەبێت. خۆشەویستان دوای تەواوبوونی بانگی نیۆڕۆ ئێستا دەگەڕێمەوە لای مامۆستا و وەڵامی پرسیارەکان. يعني وەکو خەلیل وەندی لە دەبەری با بڵێن گەرمیان و خانەقین هەروە لە کەرکووکیشە زۆر هونەرمەندان من تەسویرم کردووە بۆیان بەڵام ئاماژەش بۆ دەدەن بۆ فەنانە تورکمانەکانیش گۆرانیبێژی تورکمانەکانیش تەسویرم کردووە هەروەها ئاشوورەکان بەبێ جیاوازی کارت کردووە مامۆستا. طبعا جیاوازی لێ ئەو وەختە خۆیان گوناحن یانی دەیانەوەی کار بکەن هونەر بکەن یعنی و ظلم هەیە لە سەریانە هین هەیە لە سەریانە ئێمە بێن جیاوازیش بکەین لەگەڵ تورکمان و ئاشووری گۆرانی بێژ حتا عەرەبەکان یعنی زۆربەیان من زۆرم تەسویر کردووە بۆیان تایبەتی ئەوانەی کە يعني هەندێک لەگەڵ دەسەڵات وەزعیان خراپ بوو يعني هاتن لە وەکو مثلا فؤاد سالم بۆ نمونە مثلا كوكب حەمزە خوعابیکە کاکم جعفر حەسەن تەسویرمە کرد بۆ ئەوانیش يعني معدەنە سەر تەسویرم کردووە بۆی لە گۆرانیبێژی عەرەبەکان